سپیده باش بینرین هجا و خوشتوی لهر جهه کینه رئیس سلاوت ما قبول بفرمون جارکا دی لسپیده 24 دسپیکا هفتیه هاتینا خدمت هاوین هجا و خوشتوی دبیجن روژکانی یعنی درفتکانی ابرو درفتکانی ابو اوی همی بگینه هیوی آرمان جد خو و روژ دزاز خدا ندار وکی ما آماجه پیدا ابرو سپیده 24 دیا تجی بید جبرگا بابتن همه جور دیما دو تاور هبن دیگر متابو مینه نوروز جحفر بو زمان نزیکا 4 ساله کار دستی انجام داده تو 2 ساله لبازار گف نزاخو به آزادی دناوا دکانا دا اوی کاری انجام داده کلو پلین خوین درست کرین و فروتنه پیدا کتو دلخوش اوی بازاری دلی و پیدای کار من بگشتی صوفه اوش صوفی کار من بکاتیاج جلو برگن مازنا و زاروکا و کلاف لفاحه بید فی الناف مالی بگشتی همی کار ما بصوفی تتاكرن و قال كراساس بكارت إنما كي صوف كليم حبل خلك بقشتي بتر حش جلو برقات كان تايبة جلو برقن زاروكا وكلاب لفاحين أفرت وظلامة تايبة جنجن فيجا فيجا لك حش ستايل لفاحات كان كو از جلدي في ستايلي تشيت كم تشتاكي تشيت كم كو جريداي جنجان بيت اف بازار کەڤنترین بازار زاخویا وکی دیار بس گرنگی که گلک باش هبو یا پید وی بو بهتا فکرن تایبت کو جه که فلکلوریه و نوکی باید جه که گشتیاری و همی رخواه گشتیار قصد کنه سردانت کنو و اف چنده یا بویا هاری کار کو افراد بشیتن کار دکانداری بکتن کار بنمونه کار ظلامی بکت مروه خوینکارا بشه پیسجازیا بازرگانی بود توانی پلیایی که به دست بینی تو ببیته یکما هرما کردستانه لم از لایو دا باسی ازمونی خوی و شوازی خویندنی دکات با قطابیان با پیکاو بینروین من ئەمڕۆ دەمەوێت ئەزمموی مەڕوە لەگەڵ ئێوەدا شێر بکەم بۆی بزانم کە مەڕوە چۆن توانوێت و نمرە بەرزە بێنێت و ئێمە چۆن بتوانین سوود لە ئەزمونەکانی مەڕوە بەدەست بخەین بۆ ئەوی کە ئێمەش بتوانین لە قۆناغی خوێندنمانە نمرەیەکی باش بێنین بۆی دوجار بەخەونە ئاواتەکانمان بگەین چۆنیت مەڕوە تەندروستی باشم زۆر سپاس بەخراتین کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس ئێستا خوێندنە تەواو کردو و نمرەیەکی باشە هێنا خەریکی چی ڕۆژانە ڕۆژانە خەریکی کۆلێژم چمە بەشێکە بەردەوامی لە خوێن بەڵێ چمە بەش مەڕوە ئەمەوێت پێم بڵێ بە کورتی خوێندکارێک کە لە پۆلی 12 یاخود لە بەشێکا پێویستی بە خوێندنێکی زۆرە بۆی کە نمرەی باش بێنێ تۆ ئامۆژگاری چییە چی بکەن ئەم قوتابیانە ڕۆژانە لەگەڵ بڕۆن لەگەڵ خوێندنەکەیان کە دەگاتە سەرکاتی ئیزنەکەش ئەوەندەی کە چەند کاتژمێر ڕۆژانات خوێند 10 کاتژمێر زۆر نییە ئەم کاتژمێرانە لۆ کاتی ئیزنەکە ئەوەندە بوو کچکە زۆر لەسەر دخردەبەوە لەبەر پێڕابکە ینی مەنهەجەکە هەموو تەواو بکەی ئایا هەندێک لە خوێندکاران ئەڵێ ئێمە ناتوانین تەواوی مەنهەجەکەت تەواو بکەین تۆ چۆن توانیت تەواوی مەنهەجەکە تەواو بکەین ئاخر ڕۆژانە لەسەر خوێندن بوو هەموو ئاسانتر دەبێتن گەر ڕۆژانت خوێندبێتن ئاسان دەبی لە کاتی ئیزنەکە ڕۆژی چەند کاتژمێرت خوێند ڕۆژانە 5-6 کاتژمێرە هیچ جەدولێکە هەبوو چوانەی بخەیتە پێشوانەیەکی تر یان جەدولێکی تایبەتت هەبوو هەم بوو یەکەم جار حسابیەکانم دەخوێندەوە هەبووم
دواتر ڕەویدی ئەو دەرسانی کە لەبەرکردن تێگەیشت نەکەبوو لۆ ئاخرەکەم بەجێهێشت بوو. واتان ئەوانەی کە قورس بوون جات کرد بۆڵانی بەڵێ باش ئەو خوێندنە قورس نەبوو لەسرت یان چ شتێکی وای کرد کە ئاسانتر بێت پرۆسەی سعیکردنەکەت؟ ئەوەی کە ئاسانی کرد مامۆستایەکانم بوون زۆر مادی بوون لەگەڵمان ئەوانەی کە ڕۆژانە دەماخین لەگەڵیان ئەو هەرەوەندە بوو مامۆستایەکان ماسانیان کرد بزێت. کۆنمرەی کۆتایی چەند بوو؟ 89.7 بوو لە هەمویان زیاتر بوو بێ. بەڵێ باش ئێستا ئەگەر خوێندکارێک دەیەوێت نمرەیەکی باش بەدەست بهێنێت بەڵام ترس و قەلەقی زۆرە تۆ چۆن توانیتت لەو قۆناغەیە بەسەر ترس و قەلەقیەکان ئازاد ترسەکە هەر دەبێتن بەس ئەوەی کە ڕۆژانەکەت خوێند بێتن ئەو سعیەکەی خۆت کردی بێتن باشتر. باش چۆن توانیت کاتەکانەدا بشکەی لە نێوان خۆشی ڕۆژانە خێزانەکەت بۆ نمونە بەکارهێنانی سۆشیال میدیام شتانت هەبوو؟ بەڵێ بەکارهێنانی سۆشیال میدیاش ئەوە بوو کە زیاتر ئاگام لەوەی بیتن لەگەڵ مامۆستایەکانم ئەو دەرسانەی کە زۆر گرنگ بوو بمتانی بە قسەیان لەگەڵ بکەم ئەو سوود دەبینی لە سۆشیال. بەڵێ بۆ نمونە چۆنی ئەگەڕای بە دوای زانیاریە بێجگە لە ئەوەی کە ئاگات لە مامۆستاکان هەبێ هیچ ئەپێک هەبوو بەکاری بێنی یوتیوب شوێنێک هەبوو کە تۆ بتوانین زانیاری زیاتر لێوەرگری؟ لۆ پیشەی ئەوە نەبوو ینی لە یوتیوبی زیاد بگەڕی یەک دوو مامۆستا هەبوو ئەوە زیاترەوەکەی من لەسەر مامۆستایەکانی مەکتەبی خۆم بوو کە لۆ پیشەی نییە مامۆستای تایبەتیشنەوە نا کاتە ئەو قوتابیانەی کاڵێن ئەبێ لا مامۆستای تایبەتت هەبێ شوێنێکی زۆر باشی گونجاو دەبێ بۆ خوێندن ئەم شتانە لای تۆ چات چەندێک پێوەرە بۆی بتوانین نمرێکی بەرز بێت؟ نا هیچ پێوەر نییە لەوەی کە مامۆستای تایبەت دەبیان خودت کردبێتن ئەو شتانە ناپێوەر. ئامۆژگاری چییە بۆ خوێندکارەکان و قوتابیەکانمان کە ئەیانەوێت نمرەی بەرز بێنن؟ ئامۆژگارمەوەی کە قەلەق نەبن بەسە ترسەکەی خۆیان زاڵ بن ئیشاڵە و دەرەجەکە دەیانێ بەدەستیدێن. چیتر بێجگە لە شتێکی تر زۆر گرنگە لە پرۆسەی خوێندنە؟ گرنگترین شت ئەوە نییە کە لەگەڵ مامۆستاکەتا بڕۆیت نێڵی وانەکانت بەسەرا کەڵەکە بێ بۆ شوێ ئیمتیحان؟ بەڵێ ئەوانشە میمەکە لە ڕۆژان لەگەڵ بنە مامۆستایەکەت نێری ئەو دەرسانەی کە ڕۆژانە کە خوێند بێت. بەڵێ دەست خۆش مەڕوا زۆر سپاس دەکەم بچیتەوە ئەوێ زۆر سپاس دیار ئەمە ئەزمونێکی کورتی بەشێکێک لە قوتابیانەی کە دەیان قوتابی دیکەمان هەیە توانی ویانە لەسەر ئاسیێرەمی کوردستانەوە نمرەی زۆر باش بەدەست بهێنن بچنەوە کۆلێژ و زانکۆیانەی کە خۆیان حەزیان لێ مەڕاشێکێکی دیکەی لەو نمونانە کە لە دوای ئەوەی کە توانین پلەی یەکەمێنن دووبارە چۆتەوە کۆلێژ ینی بەردەوامی بە خوێندن داوە دوجار ئەمە لە کۆی ئەم پرۆسانە ئەومان بۆ دەردەکەوێت گرنگترین بەش لە خوێندنە ئەوەیە کە ڕێ نەدەیت بابەتەکان کەڵەکە بمن لەسەر شانت و ڕۆژانە لەگەڵ مامۆستاکەتدا ئەو واجبەی کە پێت دەوترێت ڕاستەخۆ لە ماڵەوە جێبەجێ بکەیت و پێداچوونەوەیەکی باشت هەبێ لەوەش گرنگترەوەی کە سیستەمێکی باشت هەبێ بۆی کە بتوانیت وانەکانی تێدا دابش بکەیت بپێی ئەوەی کە لە خوێندکارێکەوە بۆ خوێندکارێکی تر بێگومان دەگۆڕێت بەپێی قورسی ئەو مادەی کە لەلای ئەو خوێندکارە نیشان دەدرێت بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ترس و قەلەقیت نەبرێ و خێزانەکانیش پاڵپشتی قوتابیەکان بکەن بۆی کەش و هەوایەکی لەباری خوێندن هەم لە ڕۆژانەدا و هەمیش لە کۆتایی ساڵ بۆ قوتابیەکان بەردەست بخەن. هەردەم دەوێت مرۆڤە باوەڕیەکە گەلێک بەهێز بخۆ هەبیتن بۆ ئەوەی بگێتە ئەو ئامانج و ئەو هەدەفت پاشە ڕۆژێ بخۆ جانای پۆلی دوانزە و پۆلی ئەم بشێن نۆژی یەکێکە لوان سەختیت کو مرۆڤ پێدا تێت پارید بەس نابیت مرۆڤ چ جارێکی هەزرا هەندێ بکەتن کو مرۆڤ نەشێ بەسەر زاڵ بیتن چونکی چ تشتێک لەوێ دنیایدا نییە مرۆڤ نەشێتن بەسەر زاڵ بیتن نەشێتن دەرباز بکات بەتایبەتی خوێندن ئەگەر تە ئیرادەک هەبیتن تو خۆ نەترسینت تو بشەی وەختێن خۆ بەباشی دابەش بکەی ئەس باوەرم ئەم هەمی دەشێن تێدا سەرکەفتنێ بەدەست بگەین ئەژ یەکێک بووم ژوان کو من قۆناغا دوازدە دەرباز کرد من زانکۆ دەرباز کرد قۆناغم زەحمەتن بەلێ مرۆڤ پێویستە ئیرادەکە تایبەت هەبیتن ئەم ئەوان پرسیارە و چەندین پرسیارێ دی چاوە ئەم خۆ ئامادە بکەین ئەم چ بکەین بۆ ئەوەی ئەم بشێوازێکی باشتر بخینین کاتێن خۆ دابەش بکەن ئەوە و چەندین پرسیارێ دی تەوەری ئەڤڕۆی سپێدا 24 دەبن ئاکۆ سابیر سەرپەرشتی پەروەی ئەڤڕۆ دێ میوان سپێدا 24 بیتن دوگەلێک بخێراتی مامۆستا زۆر سپاس دەکەم زۆر سپاس ممنون مامۆستا ئەم بە هەندێرا دەست پێ بکەین کەنگی پشوو دەست پێ دەکات کەنگی وەختی ئەزمونایە بەڵێ بەناوی خوای گەورەی میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ ئەوەی لە نێزیکەوە
چەند تێبینیەک چەند سەرنجەیەک چەند ئامۆژگاریەک بدەین با قوتابیانی خۆشەویستمان کەوا تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە هەشتی یەکەوە دەست پێ دەکات. مامسا چەند گرینگە قوتابیان پێشوەختە خۆیان ئامادە بکەن. لە ڕاستیدا پشوەکەی ئەم ساڵ دەتوانین بڵین تاڕادەیەک پشوەیەکی درێژە، یعنی ئەوەی کە قوتابی و دایکان و باوکان مەبەستیان بێت دەتوانین بەرنمەیەکی زۆر تۆکمە دابڕێژن بۆ قوتابیانی خۆشەویست. لە زۆربەی قوتابخانەکان ئێمە پشوەکەمان لە 25 دوازدەوە دەست پێ دەکات هەتاوەکو هەفتی یەک، یعنی کەواتە پشوێکی دوور و درێژ لە بەردەمیانە. ئەوەی گرنگە لە ڕاستیدا هاوکاری هەردوو لایەنە، هەم قوتابیەکە هەم لەگەڵ دایک و باوکیانە. بەنسبەت قوتابیەکە خۆی باش دەزانێتەوە لە ماوەی ڕابردوودا چەندی خوێندووە گەیشتۆتە کوێ کام دەرس هەز دەکات لە سەری قورس بووە لە سەری کەوتۆتەوە ئەو کاتە دەتوانێت بەنامێکی وە دابڕێژی خۆی ئەگە دایک و باوکیشی پێی نەڵێن بەشی زۆریشمان ئەوە دەزانێتەوە قوتابیان خۆیان ئەمڕۆ بەڕاستی هەست بە بەرپرسیارەتێکی زۆر دەکەن لەوانەیە ئێستا پێمان سێر بێ منداڵی ئێستا گچکێویان فام ناکە یان نافامید، بەڵام بەشی زۆران سپاس بۆ خوا، یعنی بای ئەوە دەتوانین برین بەر چاوڕوونیان هەیەکەوە لە چ دەرسێک خراپە لە چ دەرسێک زیاتر ئاستی نزمە ئەم کاتانە تەرخان زیاتر بکا بۆ ئەو بابەتانیکەوە نمرەکەی نزمە، چونکە هەمان ئاسی خۆیان دەزانن. بەنسبەت دایکان و باوکانیش بەڕاستی لە ئەمڕۆوە لە سێشەمەوە دەتوانین بڵێن ئەو قوتابخانانی کە پشوەکە بە فەرمی دەست پێ دەکات دەتوانین بەڕاستی هەندێک شتەیە لێ بگرنەوە بەرنمەیەکی دیکەی تۆکمە لەگە قوتابیەکانیان لەگە منداڵەکانیان دابنێن لەوەی ئەو ماوەی کە ڕابردوو نمرەکانیان نزمە یان نمرێکی ویان بەدەست نێناوە بتوانن زاڵن بەسەریدا. مامسا ئەو قوتابیان پۆلا دوازدە بە قۆناغێکی زۆرێ سەختدا دەرباز بن لە دەرونیا خۆدا لەوانەیە لەوان هەبن حەز بکات دەربچی بەس دەرسێن زۆر لەسەر کەڵەکو ببیتن ئەو چاوە دشێت وێ پشوێ بخۆ بقۆستەوە دەرەجن خۆ بلند بکات ئامۆژگاریەتە بۆوان چییە؟ بڵێ بەنسبەت قوتابیانی پۆلی دوازدەی لەبەر ئەوەی تایبەتمەندی خۆی هەیە پۆلی نۆش بە هەماشەوە کە نیشتیمانیە پۆلی دوازدەش کە بە کەلۆریە وزاریە ئێمە تێبینی ئەومان کردیە لە پۆلی دوازدە کە زیاتر قەلەقێکی زۆر باڵی کێشاوە بەسەر دەرونی قوتابیاندا نەحەقیشیان نیە لەبەر ئەوەی چارەنووسی 12 ساڵی ڕابردوو ئەگە خۆشی هێشت بێتەوە دەبێتە 13 ساڵ و 14 ساڵ هەندێکیان تەمەنیشیان هەیە ئەمانیش بەرایان لە پێشە ئەوانی کە بە دەرەچی تاقیکردنەوە دەکەن. گرنگترین خاڵ ئەوەیە کە قوتابی بتوانێت زاڵبی بەسەر خۆیدا بەسەر دەرونی خۆیدا ئەو مەسەلەی قەلەق و ترس و دڵڕاوچەی کە هەیەی لای باتن هیچ شتێک نییە لە ژیاندا پێی بوترێ مەحاڵ خۆی دەتوانی قوتابی زاڵبی بەسەر ئەو ئاستەنگانە ئەو کێشانەی کەوە هەیەی. ئێمە ساڵانی ڕابردوو بینیمان قوتابی هەیە خوێندکار هەیە لە شوێنە دوورە دەستەکان لە گوندەکان لە لادیەکان لە قەزا و ناحیەکان بەبێ مامۆستای تایبەتی بەبێ قوتابخانەی لە بارودۆخی سەختی بژێویدا دەستیشی کورتە لەوانەیە خانۆکەشی بەو شێوەیە نەبێ، بەڵام هەموو ئەو ئاستەنگانەی بڕیوە توانێتی سوپاس بۆ خوا نمرەی زۆر بەرز بەدەست بینی سەری خۆی سەری دایک و باوکی سەری مامۆستا و بەڕێوبەریشی بەرز بکاتەوە. لێ یعنی ئامۆژگاری من ئەوەیە لە ئێستاوەش ئەو کەسانی کەوا دەرن وڵا ئێمە کاتمان زۆر لە بەدەستدانی بۆ پۆلی دوازدە فریاناکەوین تەواو ناویتن بە سترێس دروست دەکەن و بەڵێ لە ئێستاوە ئەو شتە لە مێشکی خۆیان فڕێبدەن کە پێدەگوترێ قەلەق و ترس و دڵڕاوچی ئەگەر ئەوە وا بکەن بڕواتان هەبی ڕۆژانش بە قیاز نییە برێ وڵی ئەمڕۆ ئەمن دامناوە 4 سعات بخینم یا 5 سعات بخینم وڵا 2 سعاتم لێ ڕۆیشتووە یان نەخۆش بم زۆر ئاساییە دەرسی وا هەیە کاتێکی ئەوەندە زۆری ناوێ بۆی تەرخان بکەی بە پێچوانش دەرسی وا هەیە لەوانی کاتێکی زیاتری دەوێت ئەتو ئەو دەرسانی کە دەزانی کاتێکی زۆرتری دەوێت ئەو ڕۆژانی کە پشووە دەتوانانی بۆی تەرخان بکەیت ئەو دەرسانی دیکە زۆر ئاسایی هەندێک دەرسێ بەڕاستی فکرێ دەتوانی دابنیشی لە جەوێکی وا بخوێنی کەوا بە قەڵەم و کاغەز و ئەمانە بخوێنی هەندێکیان لەبەرکردن و دەرخیاتی دەوێت ئەمانە دەتوانی کاتەکانی جیا بکەیتەوە. باشە مامسا لەسەر ئەو قسانت کە دەڵێ هەندێکیان دەرەخکردنیان دەوێت قوتابی کە ئێستا پشوویەکی لە بەردەمایە لە کامەوانەوە دەست پێ بکاتن ئەوانەی کە قورسن لەسەری کەڵەکە بوونیان ئەوانەی کە ئاسانن لەلایەکدا بنێ دواتر دەستبوانی تر بکاتن.
ئێمە لە وێژەیەکان لە زانستەکان بەرنامەمان وایە دەڵێن ئەو دەرسانێکەوە پێویستی بە دەرخیاتە لە هەموو دەرسەکان تەماشاکە لەم لایە ئەگەر لە وێژەیەکان دەست پێکەن مێژومان هەیە لە بەرامبەردا لەم لایە فیزیامان هەیە لەم لایە کیمیامان هەیە لەو لایە ئابووریمان هەیە ئیتر بەم شێوەیە ئەگەر دەرسەکان تەماشا بکەین هەندێکیان یعنی عملیاتی حسابی نییە یان ئەوەی کەنی بە فکر نییە بە مێشک نیە زیاتر دەرخیاتەکەن وا هەز دەکەم ئێمە بە حکمی تەجروبە و ئەزمموی خۆمان بیخاتە ڕۆژ لە ڕۆژ ئەم دەرسانە تەرکیزی لەسەر بکاتن ئەوەی پێویستی بە قەلەمە بە کاغەزە ئەو بیخاتە شەوەکەی و بەنسبەت کاتەکانیش یعنی دەتوانین بڵێن وای لێ بکات لە قوتابی بۆ قوتابی دەگۆڕێ هەندێک قوتابیمان هەیە ئێمە خۆشمان بۆ قۆناغانەدا هەموو تێپەڕی بین هەندێک لە درەنگی شەو دەتوانین بڵێن دەستە مێشکیانەوە هەندێکیان بەیانیان زوو دوای نوێژی بەیانی ناخەویتەوە نانویتەوە دەچیتن دەرسەکە دەخینی ئەوانەی کە پێویستی بۆ مێشکەیە بە من بەیانیەکەی زوو کە مێشکی سافە لەو حالەتێ دەتوانی بخینتن کەواتە دوو بەشە بەشێکیان ئەوەی دەرخیاتەکە کە پێویستی بە لەبەرکردنە ئەوە زیاتر بە ڕۆژ بخوێنێتن لە ڕۆژەکەش یعنی خاڵێک ئەلێرکوان هەیە زۆر گرنگە حەزم لێ ئەلێرکوان بە قوتابیانی خۆشەویستی ڕابگەێنم مەرج نییە ئەتو ئەو کتابەی دەست دێ برێ وەڵڵاهی معدل لەسەر کۆشت بی یان لە بەردەمت بی یان لە پێش چاوت بی نەبەی نابین مەجالێک سپیسەکی بدێ بڕۆ بزانە شتێک بخۆ لەم کاتەدا پشوویەک بدا بۆ ئەوەی لەو نێوانەدا مێشکت جاری وا هەیە یعنی زۆر ئاسایی ئێمەش بەسەرمان هاتووە وەرناگرێ زۆر حالەتی لەم کاتەدا بەڕای من کە زانیت مێشکرد لەمە زیاتر تەقبول ناکە وەری ناگرێت تۆ مەجای خۆت بدە ئیسراحەتێکی پێ بدە زۆر ئاساییە لەم کاتەدا شتێک بخۆ وەکو پێتانم گوت لەو کاتە تۆزێک دەتوانانی بخەوی نمونەکە لۆ دەینم جاری وا هەیە قوتابی بەیانیان زوو هەڵدەستی کە زوو هەستا لە خەوێ لەوانەیە هەتا دەوری ئەو کاتێک کەنانی بەیانی ئامادە دەکرێت ئایا سعات هەشتا نوێ ئەوانە زۆر ئاسای پاش ناخواردنەکە دەتوانین ئەگەر دیسان کەمێکی بکە مێشکت وەریگرت بەردەوام بە لەسەرخینەکە بەڵام مێشکت وەری نەگرت ئەوەی کە پێش نیوەڕۆ ئەگە سعاتێک بخەوی بەڕای من ئەم سعاتێک کە قەیلولەی پێدەگوترێت مێشکت فۆرمات دەبیتەوە زۆر باشە یان ئەگە خەوەکەشت ئەو دەمەنە هاتە تاوەکو نیوەڕۆکەی بخوێن دوای نیوەڕۆکەش زۆر ئاساییە دەتوانی نی سعاتێک بخەوی بۆ ئەوی مێشکت لەم کاتدا فۆرمە بەڵام ئەتوو لە سبەینەوە زوو هەڵبستی و ئیلا نانەکە بێ بخۆی و لەو کاتە لە کاتی ناخواردنەکە زۆر لە حەزیەوەمان کردی کتێبەکەی لە تەنیشتت دابنێ یان هەر مێشکدارەوە مەشغولە لایەکی بە خواردنەکە مەشغول لایەکی بە خوێندنەکە و مەشغولە لەم حالەتە وەرناگری باشترشت ئەوەیە ئەو کاتێک کە دەخوێنی تەرکیزت بخیتە سەر بابەتەکە ئەوە لە هەموو شتێک باشتر باشە مامۆستا باسی خواردنمان کرد تا چەند گرنگە قوتابی گرنگی بە خواردنی تەندروست و خەوی تەندروست بداتن بەڵێ لە ڕاستیدا شیعاری ئێمە ئەوەیە خواردن و خەوی پێویست لە کاتی خۆیدا زۆر گرنگە بۆ قوتابی هەوڵ بدا جەدوەلەکەی خۆی تێک نەداتن تێبینێکی ئەومان کردیە قوتابێکی زۆر شەوانە درەنگ دەخەون و سبێنانش درەنگ لە خەو هەڵدەستن بەڕای من قوتابیان ئەلێرە ئامۆژگاریتان دەکەم وەکو باوکێک وەکو سەرپەرشتیارێک وەکو مامۆستایە تکایە واز لەم جەدوەلەی درەنگ دانیشتن هەتا درەنگی شەوێ وازی لێبێنن وە سبێنانش تکاتان لێ دەکەم ئەو درەنگ لە خەو هەستانە وات لێ دەکا هێشتا خەوەکە هەتاوەکو جاریوان نیوەڕۆیەکەی بەرنەدا کەواتە تو هەتاوەکو یەک و دوو شەوێ دابنیشی هەندێکمانێ لەوانەیە زیاتریش دادەنیشن ئەمە یەک بەنسبەت خەوەکە زوو لە خەو هەستان زوو نووسن باشترین جەدوەلە بۆ قوتابی بۆ خوێندکار لە کاتێکی کەشدا لەگەڵ خەوەکە خۆراکەکە هەتا پێتان دەکرێت خۆتان دوورخەنەوە لە درەنگ خواردنی شەوان بەتابەتی شەوانی ئەو خواردنی کە ئێستا من تێبینیم کردیە نازانم بۆتە دیاردە یان ناوی نانم حاڵەت ئەوەی کە شەوان دەچن ئەم خواردنەوە غازیانە دەخۆنەوە ئەم مەسەلەی جرس و ئەمانە دەخۆنەوە ئەو ئەندۆمی ئەوانە دەخۆن و بەڕاستی پێتان برێم شتێکی زۆر ترسناکە زۆر خەتەرە لەسەر تەندروستیت بەڕاستی تەندروستی تێک دەدا زۆر تەڵەبمان بینیوە قوتابیمان بینیوە تووشی حساسی هەیە بۆ خواردنە ناتەندروستانە ئەمانە بە هیچ شێوەیەک ئێمە وەکو مامۆستایان سەرپەرشتیان ناکەن بەڵێ زۆر ئاساییە میوەیەک دوای خواردنەکە میوەیەک لە کاتی عەسرەکان لە دوای نیوەڕۆیەکان ئەمانە زۆر ئاساییە قاوەیەکە چایەکە زۆر ئاساییە ئەم حالەتە وا دەکات لەم قوتابیە پشوویەک بدا بەخۆیدا ئیتر ئینشاڵە بە پشتیوانی خوای دەتوانی زاڵ بسێت مامۆستا بەو گوێرەی کە ئەزمونت هەیە تۆ چ تەکنیکێک بە قوتابیان ئەڵێ کە لە کاتی خوێندندا بەکاری بهێنن بەڵێ باشترین شت ئەوەیە ئەو ئێمە لە سەرەتای خوێندن خۆی ئەمە دروشمەچکەشمان لەوە هەیە بۆ ئەوی بابەتەکە لەسەر تەڵەبا کەلەکە نەکات و خڕ نەبیتەوە ڕۆژانە باشترین شت ئەوەی لەگەڵ مامۆستای بڕواتن ئێستا ئەمە کورسێکەمان تاو کرد تاو ئیتر یعنی قوتابی ئەوەی کە لەسەری
کەلەکە بووە زۆر بابەتێ لە ڕۆژانە تێی نەگەیشتووە پۆلی دوازە من تێبینی ئەوم کردووە سوپاس بۆ خوا ئێستا لە یوتیوب زۆربەی بابەتەکان حسابی ئەو بکە وەکو مامۆستای تایبەت لە ماڵی خۆتە یان دەتوانی متابعی ئەو بابەتە بکەی کە کاتی خۆی لە کاتی ڕۆژانە بەسەردا تێپەڕیوە یان دەرفەت نەبووە لە پۆل گوێ لە مامۆستا ڕابگریان ئەو ڕۆژەی خوانەکە مەسەلەن نەخۆش بوو بیان غایب بوو بیان دەرفەت نەبووە لە مامۆستایەکەی تێبگەی زۆر ئاساییە حالەتێکی دیکەشمان هەیە ئەگەر بێت و ئەو دەرسانەی کە لەسەرت خڕبیتەوە ئەوانە وەرە زیاتر بە بیرە خۆت بینەوە کە ئەتو کاتی خۆی لۆ تێی نەگەیشتی ئەمانە دەتوانێت ئێستا من یعنی ئەو ئامۆژگاری مەوێلەوانی بڵێن مامۆستا هەوڵی ئەوە دەدا تەڵەبەکە خەریکی مۆبایل و یوتیوب و لاپتۆپ و ئەمانی بەڵام زۆر ئاساییە ئێمە هەموو شتێک لە ژیان وایە بە عەربی پێی دەگوتێ سیلاح ذو حەدەین یعنی ئەگەر بێت و ئەو مۆبایلە و لاپتۆپەش بۆ لایانی باشەکە بەکاربێنی بەڕاستی مامۆستاکانی پۆلی دوازە هەموو حیساب کە وەکو خصوصی لە ماڵت بیتن هیچ پرسیارەکەت پێویست نابێتن زۆر ئاسایە ئەوی دیکە هەتا پێت بکرێ منهەجەکەی خوێندن کە مامۆستا ڕۆژانە هەوڵیش بدە یەک طریقە بەکاربێنە یعنی من تێبینی ئەوشم کردووە یعنی زۆر تاریخە دەگۆڕن زۆر مامۆستا دەگۆڕن چەند کتێبێکی داناوە چەند مەلزەمەیەکی داناوە کتێبەکەی خۆت کە منهەجی مقرڕە لە پاڵ ئەمیشدا تەماشا دەکە سێ مامۆسای دیکەی و کتێب مەلزەمە لە پێشەخۆی داناوە لەملاش لە یوتیوبەکەی تەماشای مامۆسایەکی تکە دەکە ئەمە سە لە تەڵەبە دەشێوێری تکالا لێ دەکەم یعنی ئەتو لە ماوەی ڕابردوودا ئەوە تاقی کردوێتەوە کام مامۆستا هەست دەکەی لە مێشکت لەگە مێشکت کار دەکات تەسیر لە مێشکت دەکات وەرە ئەو مامۆستایە بەکاربێنەوە ئەو طریقەیە بڕۆ باشترش ئەوەیە مامۆستای بابەتەکەی خۆیتە ئیلا ئەگەر لە مامۆستایەکەی خۆت لەم کاتەدا تێی نەگەی یان لێ حاڵ نەبی زۆر ئاسا لە یوتیوب یەک مامۆستا یەک طریقە بگرا ئەم هەموو کتاب گۆڕینە و مەلزەمە گۆڕینە و مامۆستا گۆڕنە لە یوتیوب کاتان لێ دەکەم وازی لێبین سەرتان لێ دەشێوێن مامۆستا دیاردەکە دیا بەڵاو بووی قوتابی دەچونە ماڵایەک و دەبێن ئەم پێک ڤەدەخینین تا چەند تو دگەوێ دیاردێ و تا چەند تو دبێ دایک و بابا بەلێ ئەڤەیە باشە یان بەلێ نەخێر ئەڤە هیچ ئیسیفادە نیە دوور بن لەوێ دیاردێ بە شێوەیەکی گشتی من دژی ئەوەمە بەڕاستی ئەو کۆبوونەوەی 2 کەس و 3 کەس و 4 کەس لە ماڵێکدا کە بە حیساب ئەوانە دەخوێن بەڵێ زۆر ئاساییە لە حالەتێکدا ئەگەر پرسیارێک بابەتێک کاتی خۆی تێک نەگەیشت بن یەکێک لە قوتابیەکان لەوانەیە زیرەکتر بێ زۆر ئاساییە قوتابی هەیە زووتر مامۆستانێک تۆ لە بەیانیەوە تا ئێوارە بچی بەوەی وەڵام من و هاوڕێکەم پێکەوە خوێنیوانە تەنانەت لە مەسلەی دەرسی خصوصیش زۆر جار تەماشا دەکەم تەڵەبەکە لە خۆی بۆ نمونە مۆعیدەکەی لەگە مامۆستای بابەتەکە سەعات 3 لە سەعات 2 دەستنەوێن دەرێ ئەو سەعاتەی ملاحەزەی ئەوم کردیا زۆر جار کاتەکە ناقۆزنەوە نایخوێنن ئەگە بیقۆزنەوە زۆر ئاسایی بەڵام بەڕای من لۆ پرسیارێک بابەتە کە قورسە تێی ناگەی زۆر ئاساییە کاتێکی زۆر کەمی لۆ دابنێ بەڵام نەک ئەو کاتە زۆرە لە خۆت دەکوژی بڕواتەبی ئەو کاتێک کە لێت دەڕوا و لە کیسی دەچێ دواتر بۆت قەرەبوو نابکرێتەوە بەشی زۆرمان دەشبینی کە دەگاتە مانگی سێ کە قوتابیان ئیزن دەدرێن لەو کاتەوە فریای ئەوە ناکەوت دەرێ کاتم نییە لەبەرچی لەبەرەوەی دەرسی ڕۆژانی لەسەر کەلەکە بووە لەسەر خڕبیتەوە کاتی خۆی لەگەری نەڕۆیشتە ئەو دایک و باوکەش ینی کاتان لێ دەکەم یعنی زمینێکی وای لۆ بڕەخسێنن قەلەقی و دلە ڕاوچێ دوورخەنەوە لێ یعنی بەشەی زۆریان ئەمە خۆ باش دەزانین ئەمە هەست پێ دەکەین کە دایکان و باوکان لە حرسیانە لە ڕژدیانە کەوا لە خەمی تەڵەبەکەیانە دەرێن ئەو کاتەکەت هەموو کوشتیە تازە فریانە کەوینا بە عکسەوە دڵی بدەوە برێ کوڕم کچم ئەوەی کە ڕۆیشتە تازە وەرە لەگەڵ ئەوە بڕۆ بۆ کۆرسی دووەمیش ئەو تێبینێش حەزم لێ پێیان برێم لۆ کۆرسی دووەمش کە دێ ئەتو جاری وا دەرسەکەت دەرەجەکەت خراپی نایە یان ئەو دەرەجە پێویستت نینایە تازە ئەتوو لەگەڵ کۆرسی دووەمەکە لەگەڵ مامۆستای مەکتەبەکە بڕۆ ئەوەی کە لە کۆرس یەکەم ڕۆیشتووە دوای دەتوانی لە کاتە ئیزندانەکە قەرەبووی بکەیتەوە بەڵام ئەتوو برێ وڵات دەرسم دەرەجەم کەمە لە دەرسێک بوونم لە دەرسەکان ئێستاش هەر قەلەقیەکەت هەر ترسەکەت لەسەر ئەو دەرسەبی لە کۆرسی دوم ئەو بابەتی دەشخینی لەوانێ نەچێتە مێشکەوە مامۆستا ئەی چەند گرینگە مامۆستایان یارمەتی دەری قوتابیان بن مامۆستا هەیە لەگەڵ ڕێز ماڵێت تۆ ئێستا ئەم کۆرسە ڕۆیشتی کۆرسێکی تر هەوڵ بەر تا چەند گرینگە لە کاتی تاقیکردنەوەیە مامۆستا هەان دەرێک بێ بە تایبەت بۆ ئەو قوتابیانەی کە نمرەیەکی باشیان نهێناوە هەڵیان ستێنە سەر پێیەکانیان بڵێ لە خۆی ئێستا ئێمە تەوەرەکەمان ئەگەر ڕاستی دەوێت کە لێرە لەگەڵ ئێوە دانیشتوین سێ لایەن دەگرێتەوە قوتابیان دایکان و باوکانی خۆشەویست لەگەڵ مامۆستایەکان مامۆستایەکان ئەوەی ئەمە تێبینیم کردووە پیشەی مامۆستایەتی ئەلێرەوە لەو مینبەرەوە حەزم لێیە پەیامێک لە هەموو مامۆستایانی خۆشەویست بدرکێنم کە خۆی لە دوو خاڵدا یەک دەگریتەوە یەک مامۆستایەتی پیشەیەکی زۆر پیرۆزە و مامۆستایەتی وەکو بێگار تەمەشای مەکەن بێگار یعنی سوغرا
هەر مامۆستای خۆی لە هەم ئیشێک وایە لە هەم ئیشێک وایە کە ئیشێک تۆبزی تێدابی بە تۆبزی بدنێریە سەر ئیشەکە ئەگە تێبینی ئەوت کردبی قەت حەقی خۆی پێنادەی مامۆستایەتی ئەگەر ئەتوو بە بێگار تەمەشای بکەی و بە تۆبزی تەمەشای بکەی و وەکو ئیشێک بی قورسێک بی بارێک بی لەسەر شانت بچی بەس دەرسەکە تەواو بکەی ئەوە بڕواتە بی من دەتوانم بڵێم 100% ئامانجەکە ناپێکی سەرکەوتن بەدەست ناهێنی باشترین شت لۆ مامۆستا ئەوەیە خۆشەویستی و عشق و حەزی لۆ پیشەکە هەبی کە خۆشەویست و عشقی لۆ پیشەکە لۆ مامۆستایەکەی لۆ دەرسەکە لۆ پسپۆڕەکەی هەبی بڕوات هەبی ئەو کاتە ئەو کوڕە ئەو کچە وەکو کوڕ و کچی خۆی تەمەشا دەکا وەکو منداڵی خۆی تەمەشا دەکاتن لەم حاڵەتە دەتوانین بڵێن حەقی دەداتێ یعنی ئەوەی کە لۆ خۆی پێی خۆشە لۆ منداڵی خۆی پێی خۆشە لۆ منداڵەکەشی لۆ تەڵەبەکەشی کە لە بەردەستیتی پێی خۆشە بڕواتان هەبی مامۆستایەکی زۆر کاریگەر بوونە چالاک بوونە ئەکتیڤ بوونە کەوایان کردیە تەڵەبە دەرەجەی بەرز نمرەی بەرز بەدەست بهێنی هانی دەدەن ساردی ناکەنەوە وای لێ دەکەن بکەویتە سەر ڕێگای خۆی ئەو کاتە دەتوانین بڵێن مامۆستا ئیشەکەی خۆی پەیامەکەی خۆی پێکاوە بڵێ مامۆستا ئەگەر لە واز لە قوتابیانی پۆلی 11 بینین ئێمە قوتابیمان هەیە ئێستا لە سێ بناڕەتیە چۆتە پۆلی چوارم کە قۆناغێکی نوێ دەست پێ دەکاتن ئێستا ئەچێتن ئەزمونونەکە پێویستە دایک و باوکان چی بکەن و چۆن لەگەڵ ئەو قوتابیە منداڵەیە هاوکار بن کە ئەم ساڵە وا خەریکە پێ ئەنێتە ئەزمون بڵێ لە ڕاستیدا قۆناغی بنەڕەتی کە ئێمە ناوی لە دێن قۆناغێکی بناغا بنیات سەرەکی ناوکەشی لە خۆیتی کە دەرێن بنەڕەتی هەر لە پۆلی یەکەوە بەڕاستی ئەم دایکان و باوکانە بەشی هەرە زۆریان ئێمە ئاگامان لێە ماندوونە هیلاکن لە ماڵەوەش لەگە منداڵەکانیان لەگە کوڕەکانیان لە کچەکانیان ئەوەی کە گرنگە ئەلێکانە بەس پەلەنەکەن هەموو شتێک بە تۆزی بە زۆرم لێ مەکەن لەگەریانە وا تێنەگەن ئەو دەمەی کە ئەتوو تۆبزی لێ دەکەی ئەو منداڵت ئیلا دەبێ وەربگرێ لەم کاتەدا نەئە زۆر کاتەیە منداڵەکەش لەم دەمەدا مێشتی وەناگرێت تۆ چۆن وەکو گەورەیەک لەوانەیە لەم کاتەدا مێشکت هەموو شتێک وەرنەگرێ مێشکت نەپڕژێتە سەرم شتێک ئەو منداڵش لەو کاتەدا مەرز نییە بەڵام پێویستیشە بەڕاستی دایکان و باوکان یعنی بەرنمەیەک دابنێن یعنی ڕاستە هەموو شتێک هەر خوێندنەکە نییە بەڵام لە بەرامبەریشدا بەڕاستی ئەتوو ئایپادەکرد لۆ کڕە لاپتۆپەکە لۆ کڕێ مۆبایلێکی فول مواسەفات و مۆبایلی زیرەکە لۆت کڕە هەندێک کاتیشی لۆ تەرخانکە لۆ دەرس پێگەوتنەوەکە و لۆ متابعەکەی بزانێت دەرسەکان گەیشتوتە چێ تەنیشتی دانیشتە پرسیاری لێ بکە کتێبەکانی پێ دەربهینە تەمەشای دەست و قەڵەمی بگرا وەڵڵا دایک و باوکەی هەتا ئێستا نازانی ئەو کوڕی ئەو کچەی کو دەنووسیتن گەیشتە چێن دەرێت دەست و خەتی چۆنە دەست و خەتی چۆنە ڕۆژێک لێنە پرسیتەوە کا وەرەقەکانی ئیمتحانەکانت کە هینایتەوە ئەو جا بەنسبەت هەموو قۆناغەکانی ئەم بەڵام ئەمە لە قۆناغی بنەڕەتی زۆر جێگای خۆیتی لەبەرەوە ئەلێرکانەوە خەریکە دەستی قەڵەمەکە دەگرێت زۆر گرنگە ئەتوو بتوانی لەگەری متابعەی بکەیت یعنی با ڕۆژی کۆبوونەوەی دیاری کراو نەبێ کە ئیداری قوتابخانەکان ڕۆژێک تەرخان دەکەن بۆ کۆبوونەوە بەبێ ئەوە دە ڕۆژێک خۆت وەکو دایکە وەکو باوکێک سەردانی قوتابخانەکە بکە بەڕاستی لە نزیکەوە بپرسە بزانە ئاستەکەی چۆنە مامۆستایەکانی بناسە وەکو دایکێک وەکو باوکێک باوکەکە مەجای نیە دایککە مەجای هەیە زۆرجار ئاساییە ئەتوو بەبێ ئەوەش دەتوانی و لەوەش گرنگتر بڕۆ بزانە هاوڕەکانی ڕەفیقەکانی برادەکانی چێنە بەڕاستی چکە زاری وایە پێما خۆشبی و ناخۆشبی برادرە سە لە برادر دەشێوێنیتن لەوانەیە مستەواشی زۆر باشبی لە مەکتەب جاری وا وەی لە هااتێ پێچەوانەکەشی ڕاستە برادر هەیە بەرەو باشی بردیە برادر هەیە بەرەو خراپی بردیە تەنانەت پێسەیرە ئێستا و قسانە دەکەم یعنی تەمەشاکە بپرسە بزانە ئەو ساقی هاتچۆی پێدەکا تەسەڕوفات و هەڵسو کەوت و ئەخلاق و ڕەوشتی چۆنە بمبوون لەگەڵ ڕێزم لەو باشەکان بەڵام ئەمە هەموو شتێکمان بیستیتەوە دەبیستینەوە هەموو لە نزیکەوە لەناو واقعەکە داینە یعنی کەواتە ئەتوکەوە متابعەی برادەرەکەی بکەی متابعەی مامۆسایەکانی بکەی و دەرسەکەی دەرێنەوە هەتا کوێی خوێندووە گەیشتوتە کوێ دەست و قەڵەم و خەتی چۆنە دەفتەرەکانی بینە دەرێت تەمەشایەکی بکە لێپێچینەوەی بەدوادا بکە بە توندیژنا هەندێک دایک و باوک تەماشا دەکەم لە زێدەڕەویکردن لە متابعەی منداڵەکەی زۆرجار لە خەمخۆری زیادەتر لە حەدی خۆی تەماشا دەکەم منداڵەکەی وەرناگری لێی دەبیتە حەساسیە یعنی منداڵەکەش لێی دەبیتە عینادی لەم حاتە ئەمەش باش نییە ینی ئەم زێدەڕەویکردنە نەباشە و نە ئەو ئیهمالیکردنە بە ڕادەیەکەواتە لە هەردوو چیان زێدەڕەوی نەکرێت هەم لە ئیهمالیکردە هەم لە حرسەکە و پێداگیریەکە مامۆستا باسی ئایپەد و موبایلت کرد لە ئێستادا لە هەموو ماڵێکدا زۆر زەحمەتە منداڵێک هەبێتن ئایپەد و موبایلی نەبێتن لەم قۆناغەیە کە قوتابی وا خەریکە دوای هەفتەیەکتر تاقیکردنەوەکە تا چەند گرینگە دایک و باوکان بۆ ماوەی ئەو کاتێکە
قوتابیەکان تاقیکردنەوە دەکەن موبایل و ئایپاتەکان لیان وەرگنەوە جا لە هەر قۆناغێکی خوێندنابن. بڵێ ئەمە دەتوانین بڵێن وەکو تسونامیەکە مەسلەی سوۆشال میدیا و مەسلەی ئەتەرنێت هاتیتە هەموو ماڵەکی ینی ئێستا ماڵی وهەیە جاری وهەیە ئەگەر تەمەشات کردبی نانی لە مارێ نەمابی زۆر ئاسێ بەڵام خەتەکەی نەمابیتن ئللا ئەگە قەرزیشی کردبێ دەبی بچی خەتەکە پڕ بکاتەوە ئەمە بوویتە ئەمرێکی واقع یانی ناتوانین خۆمانی لێ بینە دەرێ بەڵام ئەوەی کە گرنگە منسبەت دایکان و باوکان دوو خاڵی گرنگە دوو خاڵە ئەگەر کۆنتترۆلی سەتیش پێ نەکرێت دەتوان بێ کۆنتترۆلی 90 زیاترت بەسەرەوە پێ دەکرێت یەک ئەم خەتە کاتێک دانێک کە بیکوژێنیتەوە خەتەکەی ماڵی بکوژێنیتەوە زۆر ئاساییە دەتوانی هەندێک کات هەیە ئەم کاتان ئایا شەوە سعات چەندە خۆتان لەگەڵ ماڵێت تەنسیق دەکەن لەبەر ئەو ماڵە یەک کەس نییە بۆ نمونە پشت بەم خەتە دەبەستێ لەوانێت چەند کەسێکن ژماری ئەندامانی خێزان بەڵام لە بەخاتری منداڵەکان و تەڵەبەکان دەتوانین بەرنمەیەکی وا دابنی کاتەکەت تەرخان بکەی هەموو کاتێک ئەم خەتە نەکرابێتەوە یان ئەمە حاڵەت یەکەم حاڵەتی دووەم ئەتوو ئەو ئایپادە ئەو لاپتۆپە لە کاتەکی وا بیدەی کاتی لۆ تەرخام بکەی ئایا مەسەن پێبری ئەمڕۆ سعاتێک دەدەمێ 2 سعات دەمێ لەوە زیاتر ئیشەکەت کارەکەت پێ بکە و خاڵی سێمیش کە دەتوانین بیکەینە ئیزافە لەسەر ئەمانە لە ناو ئایپادەکە و لە ناو مۆبایلەکەی لە ناو لاپتۆپەکەی هەندێک ئەو بەرنامەی کە یاریانەیەکەوە کاتەکی زۆری پێدەکوژی مسابقە و یاری خۆتان دەزانن ئەمانە با بکوژێنیتەوە یان دیلیتی بکە یان ڕەشی بکاتەوە نەهێلیتن ینی بەمسی حالەتە دەتوانی ئەگەر کۆنتترۆلی هەموو ماڵێژ نەکەی بەڵام کۆنتترۆل قوتابیەکەت بکەیت مامۆستا دایک و باوکە ئەڵێ کە من 2 سعات ئایپاتیان موبایل بدەمە منداڵەکەم دواتر لێ وەرگرمەوەی منداڵەکەم چی بکە بڕوەتە دەرەوە کە ئێستا بەداخەوە ژینگەکە نا لەبار نیە فێریشتی خراپ ببێتن من لەو حاڵەتەیە چی بکەم لە ڕاستیدا جاران کێشەی منداڵ ئەوە کە دەچۆ دەرێت داچی بە تۆزی دەهیناوە ماری وەرژۆرێ لە دەرەوە تووشی کاری خراپ و ئەمان نەبی ئێستا وەلی هاتی بەعکسەوە تۆبزی پاڵی پێودێنێ بەس بستە دەرێ هەندێک چاوی لەسەر ئەو مۆبایل و ئایپادەی بڵند بکاتن هەندێک چاوی بڵند کاتن ئەمن وەکو پێتانم گوت پێی برێ زۆر ئاساییە ئینزاری بدێت چاوی لۆ سرکەوە ینی خۆ زۆر ئاسایەت و منداڵی خۆتە دەتوانی کاتێکی لۆ تەرخان بکەی سعاتەکە 2 سعاتەکە لەم کاتەدا بیدەیتێ ئەگەر ئەو کاتێ مۆبایلەکە یان ئایپادەکەش لێسەند ئەو کاتە بری ئەمە کەناڵێکی تەلەڤیزۆنە لە کەناڵەکانی تەلەڤیزۆن بەتابەتی لە ناوخۆیەکانش ئێمە کەناڵی پەروەردەیمان هەیە وانەکانی تێدای بۆ هەموو قۆناغەکان لەوێش جەدوەل نووسراوە دەتوانی بیکەیتە ئەمە یعنی هەندێک بەمە و هەندێک لەگەڵ دەرسەکانی ئیتر دەتوانی بەم شێوە کۆنتترۆل بکرێت مامۆستا ئەی با باسی قوتابیە زیرەکەکان بکەین قوتابی هەیە زۆر زیرەکە حەزی لە خوێندنە هەوڵ دەدات بەڵام بەداخەوە ژینگەکەی لاربار نییە مەسەلەن چۆن ئەبینێ وا خەریکی خوێندنە تۆ لە ژوورێکە خەریکی خوێندنی ژوورێکی تر لە تەنیشتا میوان دێتن دایک و باپ ئەڵێت وەڵا ئەوە من ڕۆیشمە دەرەوە من ڕۆیشتم ئەم سەفەرە بکە ئەو قوتابیەوە حەزی لە خوێندنە بەڵام کە دەبینێت دایک و باوکەکەی وا بە پیاسەکردن وا بەگەڕانەوە مێشکی لای دەرسەکە نابێنێتن تۆ چەند بە دایک و باوکان دەڵێ کە لەم کاتەیە تکایە میوانداری سەفەرکردن ڕابگرن ژینگەیەکی باش بۆ منداڵەکانتان تەرخان بکەن لە ڕاستیدا ئەوانی کە بە تەمای نمرەی بەرزن یان دەیانەوێت دەرجەی بەرز بەدەست بینن یعنی مەرزنی هەر لە دەوڵەمەندەکان بی یان ژووری تایبەتی خۆی هەبی یان هەموو وەسائلێکی لۆ فەرەهەم کرابێتن ئێمە قوتابیانمان بینی هەرکو پێتم لە چواردەوری دیوارێکە بەخوا لەوانێ لە بغژ نەکرابێ لەسەر پێخەفەک دەخەویتن بڕواتان هەبی لەوانەیە کەم کەس بتوانانی لەسەری هەردا بنیشیتن بەڵام وەکو ئاشکرایە ئەو قوتابی ئەگەر ئیرادەی هەبیتن وەکو پێم گوتی ئەگەر وشەیەکە لە مێشکی فڕیدا کە ئەوی وشەی مەحاڵە بڕواتان هەبی دەتوانی زاڵ بێ بەسەر هەموو ئەو کۆسپ و تەگەراندا ئەو قوتابیانەی کە نیازیان وایە نمرەی بەرز بەدەست بینن دەرەجەی بەرز بەدەست بینن بڕواتان هەبی دەتوانن زاڵم بەسەر هەموو ئەم ئاستەنگانە بە ئەو دایکە ئەو باوکەش سبێنێ نمونەی خۆی لۆبینی تۆبرێ ئێمەش کاتی خۆی لە ژوورێک هەموو چەند ئەندامی خێزان بووین پێکەوە دەنووسین هیچ شتێک نەبوو بووە ڕێگر و لەمپەر مامۆستای تایبەتمان نەبوو مەکتەبی ئەهلی نەبوو مەلزەمە نەبوو هەموو لەسەر کتێبەکە دەمان خوێند و ئەمانە ئێمە بینیمان قوتابی هەیە خوێندکار هەیە تەنانەت باوکیشی نەماوە باوکی شەهیدیش بووە لەوانەیە لە حاڵەتەکی دەرونی زۆر ناخۆشیشدا دەژی بەڵام بەرەو ڕووی هەموو ئەو ئالنگاریانە بۆتەوە لەخوا بە زیاد بێ لە کۆتاییدا نمرێکی بەرزی بەدەست هێناوە بەنسبەت ئەو قوتابیانشکە لەخوا بە زیاد بێ ئیمکانیتیان باشە لە ڕووی مادیەوە حەزم لێ ئەلێکوانە ئامۆژگاریەکی ئەو دایکان و باوکانە بکەم مەرز نییە دایکەکەم خوشکەکەم برایەکەم
ئەگەر ئەتوو برێن کوڕێکت هەیە کچێکت هەیە برێوەڵە هەموو شتێکم لۆ دابین کردەوە ژووری تایبەتی خۆی هەیە زۆپا ناکوژێتەوە کارەوە 24 کاتژمێریە موبایل و لاپتۆپ و ئایپاد و مامۆسای تایبەت ئەمانە بەڕاستیت پێ برێم لایەنە مادیەکەیتی بەس بەوە دڵت ئاوی نەخواتەوە کە لایەنە مادیەکەت لۆی فراهم کرد لەم لایەنێکی زۆر گرنگت فرامۆش کردێک کە لایەنە ڕوحیەکەیتی لایەنە گیانەکەیتی نا ئەوەی کە ئەوەندەی پێویستی بە هەست و سۆز و خۆشەویستی دڵدانەوەی تۆ و پێویستی بۆی کە ئەتوو پشتی بی و لە پشتی بی و پشتی بگری ئەوەندە پێویستی بەو لایەنە مادێ ئەوان نیە جاری وا هەیە لەوانەیە ئەو منداڵە ئەو تەڵەبەیە ئەو پۆلی دوازدەیە بەیەک نەستەلی 250 لەلایەن دایکیەوە لەلایەن باوکیەوە دەست پێداهێنانێک لەلایەن دایکیەوە باوکیەوە دوو قسەی نەرم و خۆش لەلایەن دایکی باوکیەوە لەوانەیە زۆر چۆن دەرەی ڕیتمەکەی بەرز بێتەوە حەزی زیاتر بچێتە خوێندنەکە بۆیە غەڵەتترین شت ئەوەیە ئەتوو برێ وەڵڵا منداڵەکەم لە هیچی نقستان نییە هەموو شتەکەم لۆ دابین کردیە لە ژووری تایبەت و لە مۆبایل و لاپتۆپ و لە زۆپا و لە سبلیتی بەردەوام و کارەبای 24 کاتژمێری ئەمە لایەنە مادەکەیتی بەمە هەڵنەخێت چونکە جاری وایە وەکو پێتانم گوت ئێستا ئەو کارە ساتانەی لە ژوورەوە دەخولقێن و ڕوودەدەن زیاترن وەک لەوەی لە دەرەوە دەخولقێن و ڕوودەدەن مامۆستا باسی ئەزمونت کرد گەرچەوەکو مامۆستایەک کە چەند ساڵە ئەمە پیشەی تۆ بووە باسی ئەزمموی خۆت بکەی باسی ئەوە بۆ قوتابیەکان بکەی کە سەردەمی پێشتر من چۆن خوێندومە بە چ بربەستێکا تێپەڕیوم تا ئێستا من گەیشتومە ئەوەی کە ببم بەوا مامۆستایەک دابنیشم ئامۆژگاریتان بکەم پێتان بڵێم ئەم ڕێگایە بگرنە بەر خۆی لە ژیاندا ئەگەر لۆ هەر شتێک کە هەوڵت لۆیدا ماندی نەبی قوتابیانی خۆشەویست بڕواتان هەبی تامیشی نییە ڕۆژێک دادەیە کە پۆلی دوازدە دێتەوە پێش چاوت دەڵێت چەند قۆناغێکی خۆش بوو قۆناغی ئامادەی دەڵێت چەند قۆناغێکی خۆش بوو پۆلینۆ دەڵێت چەند قۆناغێکی خۆش بوو یعنی ماقۆڵ نییە ئەمە دابنیشین هەموو شتێک بە حازری بێتە بەردەستمان تۆش قوتابیانی خۆشەویست کاتان لێ دەکەم ئەو دایک و باوکە لۆتویتی هەوڵ و ماندیبوونی لۆتووە ئەو مامۆستایە لە پۆل ئەو 40 دقەیە لە هەندێک مەکتەبەکان ئەگەر زیاترە کاتەکان کە ئەو دەرسانت لۆ شەڕ دەکات لۆ چی دەکاتەوە بڕوات هەبی لە خۆی زیاتر پێی خۆشە ئەتوو نمرێکی بەرز بەدەست بینی لێ ئەتوش ئەو کاتانە بقۆزەوە هەوڵ بدا ینی ئەو مامۆستایانشکەوە ئەو هەموو خۆشەویستی لە ڕاددە بەدەرە دەدەنە قوتابیانی خۆشەویست ئەو دایک و بە تۆ ئیستیغلالی ئەم خۆشەویستیە مەکە بە کاتێکی دکەی بکوژەوە واز لە هەندێک ئەو شتانە بینە لە ماوەیەدا بەنسبەت مامۆستایەکە زۆر گرنگ بوو کە دەرسەکە دەست پێ دەکات جاریوە ئێمە باسمان کردی مەرجێ لە سەرەتای دەرسەکە جاروە لە کۆتاییەکەی جاروە لە ناوەڕاستەکەی بەڕاستی تەڵەبەش هەر کاتێک بینی مامۆستا ئەوی خۆش دەوێ ڕێنمایی دەکا ئامۆژگاری دەکات دەهینیتە سەڕێ ڕاست کە خۆشەویستەکەی لە مامۆستایەکەی چوو بڕوات هەنەبی دەرسەکەشی حەزێ هەیە دەرسەکەشی حەز لێ دەکاتن بەڵام بە پێچەوانەشە زۆر زار ئێمە بینیومانە یعنی مامۆستا دەرسەکەی وا هیشک دەکاتن وا تۆندی دەکا ئەو تەڵەب بێ بڕواتان هەبی لەوانەیە پێتان سێوەگەبرێن مەکتەبەکەشی لە پێشچاوی دەکەویتن یعنی شتێکی وا دروست مەکە ئەم قوتابیە کاردانەوەی خراپی بەرامبەر تۆی مامۆستا هەبی یان بەرامبەر مەکتەبەکە شەبی یعنی تەنانەت جاریوە ئەمە تێمنیۆمان کردی هەر مەکتەبەکەی لە پێشچاوی دەکەوی نەک پۆلەکە و مامۆستایەکە لێ شتێکی وا بکە مامۆستایانی بەڕست تۆ زۆر لەوە گەورەتری یعنی ناوێکی گەورە و پیرۆزت هەڵبژاردیەکە ناوی مامۆستایەتێ پیشەی مامۆستایەتە دەزانین ئێوەی مامۆستایانیش بە زروفێکی سەختدا تێتە پەڕین ئێمە هەمووی مڕعاتی ئەوە دەکەین بەڵام بڕواتە نەبی یەک تێبینیتان وەرە بدەمێ ئەو ڕۆژانەی کەوا پشووە کە بایکۆتە کە دەوامی قوتابیان نیە کە تەڵەبە ناچن تەماشاکە دنیا چەند کش و مات و خەواڵ و بێچالاکیە بە پێچەوانە ئەو ڕۆژانی کە قوتابیان جانتایان بەشانی وێ و دەچنە دەوام و ئەوە پاسی دێتی دەنگە دەنگ و ئیتر لە ڕێگادا قوتابیەکان هەم پێکەوە پێ دەکەنن قسە دەکەن و ئیتر جوم و جۆر و حڕەکەیەک دێتە ناو کۆمەلگا لێ مامۆستایانی خۆشەویست ئێمە یعنی پەیامی ئێمە پەروەردەیە بزانێ حالی یەکەم وشە پەروەردەیە یعنی پەروەردەکە پێش فێرکردنەکە دابنێن هەوڵ بدەن ئەو قوتابیانە وەکو کوڕ و کچی خۆمان سیر بکەن
داهاتووی وڵاتمان بڕواتان هەبی لە سەرشانی ئەمانێ ئێمە هەموو زۆرمان ئێستا ئەگەر تەماشاتان کردی بەشی زۆری گەورەکان بڕۆ قسەی لەگە بکەی ئەو قسە بە تەحەداوە دەیکەم زۆریان بێ ئومێد بوون لە گەورەکان وەرتە مەشاکە لە دایکەکان لە باوکەکان لە مامۆسایەکان تازە چانابی بە هیچ چانابی بە ئێمە چانابی دەست لەو جیلەی بشۆ دەست لەونەوەی بشۆ هیچیان پێنی ئەو قسانە زۆر دەکرێت بەڵام وانە نەوەیەک بەڕێوەیە زۆر گۆڕانکاری لەسەر دەستی ئەنجام دەدرێ و چاوەڕێشین ئەنجام بدرێتن بەهۆی قوتابیان خوێندکاران نەوەی داهات و زۆرشت ئێمە خەونشمان بۆی نەدەچوو سبێنێ قوتابیەکە جێ تحدای زەمن دەکاتن شتێکی وە دادەهێنێ لە ئاستی جیهاندا لەوانێ ناوی تۆ وەکو نەتەوە وەکو کوردستان وەکو کورد بەرز بکاتەوە مامۆستا زۆر سپاس بۆ ئامۆژگاریە بە نرخەکانە زۆر سپاس کە ئەمڕۆ میوانی بەیانی 24 بووی زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش ڕنج عەلیەکێکە لە شێوەکارن سلێمانی و بۆ ماوەی چەند ڕۆژەکە پیشانگایەک بەکرد بوو ئەو پیشانگای لەژێر ناونیشانێ پۆرترەیتن لە ڕەنگادا و نزیکی 22 تابلۆیان شێوەکاریە نمایشکرینە. پۆرترێتێک لە ڕەنگ یعنی بەڕاستی من وەکو خۆم وەکو شێوەکارێک یعنی بەڕاستی زۆر حەز دەکەم کاری سروش بکەم لەگەڵ دووبارەکردنەوەی دەموچاوی مرۆڤە کار لەسەر ڕوخساری مرۆڤەکەم ئێتر پۆرترێتیش لە هونەری شێوەکاریە بۆ مرۆڤ بەکاردێت پۆرترێتێک لە ڕەنگ یعنی مەبەستی من ئەوەیە مرۆڤێک لە ڕەنگ یەکێکە لە ئیشە خۆشەویستەکانم بەڕاستی یعنی من وەکو لە مناڵی خۆم و جۆبیستی مامۆستا حەسەن زیرەکە بووم یعنی وەکو هونەرمەندێکی کورد دەنگیم زۆر بەلاوە خۆشە بەڕاستی وەکو مامۆستایەکی گەورە سێرم کردووە هەر لەبەرەوە خۆشەویستی منیش مامۆستا حەسەن زیرەک ئەم تەختیتەم بۆ کردووە ئیتر هیوادارم خەڵک بەدڵی بێ ئیتر جێگەی سەرنجی خەڵکیش بوو بەڕاستی یەکێکە لە ئیشە خۆشەویستەکانم تقریبی 25 ڕۆژم پێچوو ئیتر وەکو دروستکردنەکەشی ئەتیادی لە چاوەگۆ دەستم پێ کرد سکێچەکەیم کردو و دوای بە قەڵەم ڕەساس پڕم کردوێتەوە. ئەسئەڤە چەندە وەختی ئەس لە بەیانیا 24 دبینم گەنجێت مە گەلێک بتوانانە ینی ئەس پاکێجا دبینم شێوەکارن گەلێک باش لە ئافرەتان لە جهێلان لە پیاوان یعنی بڕاستی گەنجن مە هۆسا دەستڕەنگین هۆسا زیرەک بتایبەتی لە بوارێ تابلۆیە و هونەرێ و ڕسم کێشانێجا پێر ئەگە بیرە هەوە بێتن کیژەکە گەنج هەبوو وێژی هەر هۆساوەکی ئەوی تابلۆێن گەلک جان دکێشان ئەvەی نوکە دبینین تابلۆێ توی ڕەنگا و ڕەنگن پرن ڕەنگێت تایبەت ئەvێ دیگەینین و گەنجن مە گەنجن کوردستانێ gelek gencin behredarin nek li tipita nek li barê hunerî da belkî bigire li çendîn barên tir da tabloya dikêşin ez meraq dibim carekî ez xwe biçim eweka pîşangayek hebîtin ez çim bin babo werin pîçekê min jî fêr bikin em behsa pakêjeka dî bikin bi serperiştiya desteya geşt û guzarê 400 şêfên Kurdistanê û Êraqê pêşbirkiyê dikin bo destnîşankirina tîma hilbijardiya şêfên Êraqê bi mebesta beşdarîkirdin li pêşbirkiyê û palewanêtiyên nêwdawetî. Desteya geşt û guzara Herêma Kurdistanê amanc li vê cora pêşbirkiyê rakêşana geştyarên ziyatî re bo Herêma Kurdistanê. پێشبڕکەی شێفەکان دەستی پێکرد بۆ ئامادەکردنی خۆشترین خواردن. ئەم شێفانە لە عێراق و هەرێمی کوردستان بەشداریان کردووە. هەر کەسێکیان جۆرە خواردنێک ئامادە دەکەن لە ماوەیەکی دیاریکراو کە بۆیان دانراوە. ئێلا خەڵکی هەولێرە و بەشداری کردووە. پاستای چۆکلێتی ئامادە دەکات.
وەکو ئافرەتێکی کورد زۆر حەزم کرد یەکەم جارمە من بەشداری فیستیڤاڵێکی ئەوهالە بکەم ئینشاءڵڵا بەسەر بەرزی دێنە دەرە لێرە گەر لێرکانە دەرچم بەشداری پێشبڕکێ نێودەوڵەتیەکان بکەین و وەکو کوردێک خواردنە کوردەکانمان یعنی بە هەموو دنیا بناسیێنین. الفريق راح يكون خليط ما بين تیمەکە تێکەڵەیەک دەبێت لە نێوان کورد و عەرب لە میانەی ئەزمونونەکانمان و بەشداریکردنمان لە میهرەجان و فیستیڤاڵەکان لە هەرێمی کوردستان و هەولێر و سلەیمانی تێبینی ئەومان کردووە کە چێژلێنەر و شێفی زۆر باشن و پاڵەوانن. شێف و چێژلێنەرە کوردەکان شایستەی ئەوەن لە چوارچێوەی تیمی نیشتیمانی عێراق بۆ پاڵەوانیە نێودوڵەتیەکان بەشداریان پێ بکرێت. اللي راح يشارك بالمناسبات الكبيرة وبالمهرجانات الدولية. ئەم جۆرە پێشبڕکیانە کاریگەری لەسەر ڕاکێشانی گەشتیاران دەوێت بۆ هەرێمی کوردستان بۆیە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان گرنگی پێدەدات. لە کاتێکدا ساڵی 2024 نزیکەی 8 ملیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. وڵاتی کۆریا و ئیسپانی کە دوو پێشبڕچەی نێودوڵەتی جیهانی زۆر گەورەنە ئامان زمەلەی ناساندن بە بازارکردنی گەشت و گوزاری هەرێمی کوردستانشە لە ناویانە خواردنە کوردی کۆلتوریەکانی خۆمان بۆی بتوانین جێیان بکەینەوە لە ئایندە وەکو خواردنێک تۆمار بکرێت لەسەر ناوی کوردستان ئەم خواردنە کوردیارانە و بۆی بتوانین لە ڕێگایانەوە زیاتر خواردن و خۆشتامی هەرێمی کوردستان بە گەشتیار و بە وڵاتانی دنیا بناسێنین. لەم پێشبڕکەیەدا 400 شێف بەشداریان کردووە کە 7 بەشداربوویان کوردن و ئەوانی تر لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون. 15 بەشداربوویان هەڵدەبژێردرێن بۆ دەستنیشانکردنی تیمی هەڵبژاردەی شێفەکانی عێراق بە مەبەستی بەشداریکردنیان لە پێشبڕکێ و پاڵەوانێتیان نێودەوڵەتیەکان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. وەختێ دەبێژن کورد gelek heş xwaردinê dikin em hemî ez bawarim heş xwaردinê xۆş dikin bi taybetî ku em dibînin dayikên me xwaردinê diroz dikin her kes demel me xwaردina dayika min xweştir e neya min xweştir e behsa xwaردinê bi spêda 24 de û spêdeya heza min bo xwaردinê bir em dê behsa vê pêşbirkiyekên em dê behsa hindêkên ka çawa ev pêşbirkiye dibîte sebebê hindê ku geştyar li herêma Kurdistanê bikin bi vê mebestê jî Enmar Abdulstar şêf digelme de li spêda 24 tu gelek bi xêratî şêf bi kulavên xwe ve li spêda 24 ev ne şêvê rastexîne zor spas gelek bi xêratî زۆر سپاس بۆ دەرفەتەی کار لەگەڵمان لە هەر کاتەچی و لە هەر فستیڤالێک ئەوە زۆر گریگە بەلای ئێمە کوردستان 24 هەموو کاتێک دەنگ و ڕەنگی هەموو چین و توێژەکانە پاڵپشتی ئەو کەناڵە بۆ ئێمە زۆر مهمە چونکە ڕسمی خواردن و دەنگی خواردن دەگاتەوە بۆ هەموو دنیای لە ڕێگای شاشەکانە و شاشە 24 جوانەکە شێف داز پێشنگی بەحسان دێ بکەم ئەف پێشبڕکەیە چییە بۆ مە بچێکی بەحسان هەندێ بکە طبعاً بۆ سپاسەوە ئێمەوە 3 ساڵ ئەو بیرۆکەیمان دامانەیە کە ڕێکخراوی ماڵی شێفەکانی کوردستان لەگەر ڕێکخراوی بەغدایە کۆنتاکتەکی باشی کرد لەگەر هەیەی گەشت و گوزاری کوردستان بە سپاسەوە کە ئەمەل جەلال سەرۆکی هەیە گەشت و گوزاری کوردستان پاڵپشتێکی زۆر بۆ ئێمە کرد تەنها بۆ شێژدێنەی کوردستانەکانیا بۆ عێراقش چونکە زیاتر لە 500 شێف بەشدار بووی لە فستیڤالی عێراقی نێودەوڵەتی لە هەولێر کرایەوە لە سلێمانیشمان کردەوە هەیە گەشت و گوزار پاڵپشتیمە زۆری کردەوە حتا خواردنی تایبەتی و بیانیەکان بگەینی بۆ هەموو دنیای بیانیەکانیش بەڵێ بێگومان ئەی چەند شێف کا لە سەرۆیەکان خواردنی کوردەواری پیشانی خەڵکی دەر بەڕاستی ئەمە دەمانێت بە شێوازێکی زۆر پرۆفشیناڵی بەڕێکەن تەنهانیە برنجەکە کە کەمیە چینی و چیلوی دانی و لەگەر پارچەی گۆشتەکە و مەڕگەکە بینە دووبارە نەبی نەخێر دەڵام خواردن بە ئاینە تامی خۆی بەڵام بە پرزنتیشنێکی دەبی باش بەڕێکەی چونکە قانونی خواردن زیاتر لە 350 غرام نابی ڕەتبی لۆ هەر نەفەرەکی ئەو زەیمە لەسەر ئەو مەعایرە ئیشکن کەرستەکان نابی خەسار بکرێتەوە بە شێوازێکی دەبی ڕاستەقینەی بڕێکەی و معاملە لەگەر سەلامەتی خواردن کە تەندروستی خواردن پێویست بە ئامادەکاریی زۆر باشە هەستاینە بۆ ئاخری کە ئێمە زۆر بەشدار دەبن لە دەڕەوەی وڵاتەکان بە خواردنی کوردواری دووسێت جار ئێمان لە تورکیا بەشدار بوون لە لوبنان بەشدار بوون لە تونس بەشدار بوون لە جەزائر بەشدار بوونەوە شێفی بەتوانەیمان هەیە لە لای عێراق و کوردستان بەس بەڕاستی زیاتر ئەمنەوەها دەیبینم کە شێفەکانی کوردستان زیاتر چوونە ئەو بوارەی و زیاتر معلوماتی دەستخۆشیەمانە بێگومان ئەوەمان دیبوونەکی 4-5 ساڵیە
بۆ ئاخر ئێستا تحقیقمان کردەوە هەستای نامە لەگەر هەیە گەشت و گوزاری کوردستان بەسەر پێشی ئەمە جەلال گوتم با تیمەکی دروستکەن ئەو تیمەی کە ئەتوانی بگاتە هەموو دنیای چونکە تیمەکە ئەگەر حکوومەت لە پشتی هەیە بێگومان ئەتوانی شتێکی باشتر بکە و نەتیجەی باشتر بینی کە ئەمە سەفەر دەکەن تەنها بە نوێناراتی خۆمان نابیرچن ئەو دەبێ حکوومەت لە پشتمان هەیە حکوومەت واتە هەیە گەشت و گوزار کە پاڵ پشتی ئمە دەکەی ئەتوانن ئەمە سەفەر بکەن و نەتیجەشی باش بین بە تەبەقی جوان هەیسەمە دووسێ بوتوڵێکمان هەیە بوتوڵی یابانمان هەیە بوتوڵی فەڕەنسامان هەیە کە ئەسی عالەمان هەیە و ئۆلۆمپیاتیمان هەیە ئەمە کە بەشدار دەبن دەبی بە پرۆسەی بەشدار بن کە ئەمە زۆر ئەو تیمە لەسەر خۆی ئیش کردەوە فەخت پێمان گوت کە ئەمە دەبی اختیاری ئەو مەجموعانە بکەن کە لە 400 شێف لەوانە 15 شێف دەردەچن شێف ئەو شێفێن تێنە هەڵبژاردن لەسەر چ پێوەرەکی دەهێنە هەڵبژاردن وەکی شێفێ سەرکەوتی و ئاخیرە دەچلو شێفێ سەرکەفتی هەتن خەڵاتەوە دەچێتن ئەمە دەمانەوێ لەگەر معاملە ئەو هەر شێفەک خواردن دروست بکاتەوە دەبی زانیاری هەیە معلوماتی باشی هەیە ئەتوانی معاملە لەگەر خواردنەکان بکە کە ئەزیەتی ئەو کەسەی نەکە لە بەرامبەری دەبی بە شێوازێکی تەندروستەکەم چاریشکەی دووەمشتە ئەمە سەقافەت و کەلتورێکمان هەیە دەمانێت بگەینی بۆ هەموو دنیای ئەو شێفەی کە بێتەوە ئێرە مەعایری ئەساسی هەیە ئەگەر لە لای خوێندن بچی بخینی و ئەگەر لە لای معلوماتی ڕاستەقینەی ناو مەطبەخ شێفی بەتوانەمان هەیە لژنەی گەورەمان هەیە لژنەی لە عێراق تەشکیل کرایە لەلایەن کوردستان و بەغدا حکوومەتیشی کە مجموعەی شێف هەیەی گەشت و گوزارەکانی هەردوو لایەک تەنسیقیان کردەوە دەمانێت ئەو شێفەی زۆر بەتوانێت لەسەر خۆی ئیش بکاتەوە و مواصفاتی ئەو شێفەی دەبی لاعیبەکی زۆر باش هەتاکە من سەفەر دەکەم بۆ دەڕۆی وڵات ئەتوانم نەتیجەشی بینم ئیشی زۆری دەوێ جارێ یەکەم ئەتوو 140 حتا 160 ئەتانی لێوەگری ئەگەر فکرەی هەیە بیرۆکەی هەیە ئەتوانی مەعاملەی لەگەر خواردن و لەگەر پرزنتێشن یعنی دەبینی وەردەگری تااقەتی هەیە ئێمە احتیمادی ئەو شخصانە دەکەن بەڕاستی دوای ئەمە طبعا معسکەری تدریبمان هەیە دووسێ معسکەرێکمان هەبوو لە باش مانجی یەک بزدەبت دەست پێ دەکەن ئەو معسکەرانە کە لە ئۆتێلی گەورەکانی کوردستان و عێراق بە بەردەوامی ئیش لەسەریان ئەکرێتەوە هەتا بۆ ئاخری ئەو 15 کەسەی تەمسیلی عێراق کوردستان باشە شێف زۆر سوپاس کە لەگەڵ مادابووی کۆتا پرسیار و پێکەوە خواحافزی لە بینەرانەکەین چ خواردنێک کوردەواری هەیە کە زۆر حەزت لێ بێتن ئەمن بەڕاستی بخۆی خواردنی زۆر ئەمن حەزم لە برنجی کوردیەکە و علی شیش و تەرتیبانە لە بینەری سوشال میدیا کوردستان 24 ئەپرسم پێمان بڵێن حەسان لە چه خواردنێکی کوردەواری هەیە ئەمە گشت بڕگە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوون تا سبەی بەیانی خودایاوەر و پشتیوانتان بێت.